دڵ چییە؟ دڵ چییە؟ بەحری غەمی ڕوخساری فەتانی ئەوە. گوڵ چییە؟ هەمڕازی لێوی ئاڵی خەندانی ئەوە. ئەو چییە؟ سوڵتانی عەشقی کائینات و عالەمە. ڕۆح لەبەر هەرچیە بینی ڕۆح پەرێشانی ئەوە. ڕۆح چییە؟ بێ ئەو جەمادێکە لە سەحرای وجود. من ئەڵێم هەر لایقی بەر تیرە بارانی ئەوە. من چنیم فەردێک لە زمرەی وەحشیانی عالەمم. سەد من سەد تۆ لە ئانێکا بە قوربانی ئەوە. سەد چییە؟ 200 هەزاریش بن بە قوربانی کەمە، چونکە خوای عەشقە جیهان گشت عەبدی فەرمانی ئەوە. عالەم و ئادەم بە ئازاد و بە کۆیلە و عەبدەوە، یەک کەڕەت ئەڵقە بە گۆش و شێت و حەیرانی ئەوە. ئەم سوالانەم لەگەڵ ڕەدی جەواب و شەرحیە، بێگومان قانونی وەسفی حوسن و ئیحسانی ئەوە.